مەڵبەندی شارەزۆری کۆمەڵی دادگەری پشتیوانی لە بڕیاری بەشداری نەکردنی حیزبەکەی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات. لەو بارەوە بەرپرسی مەڵبەندی شارەزۆری کۆمەڵ دەڵێ کۆمەڵ وەک چۆن هەمیشە لە بەری خەڵکدا بووە بە هەمان ڕێچکە لە خزمەتکردنی هاوڵاتیان بەردەوام دەبێت. دیارە کۆمەڵی دادگەری ئەو بڕیارەی کە داوێتی سابتە لەسەری ئێمەش لە سەرەتاوە پشتگیری بڕیارەکەمان بەجددی کردووە و بەردەوام ێژەبین لەسەری، چونکە کۆمەڵی دادگەری بەردەوام پێشەنگ بووە لە بەرەی هەموو خەڵکە فەقیر و هەژارەکە گومانێتیانە ئەو بڕیارەکە دامانە سابتین لەسەری. گومانمان لەوە نییە کە کۆمەڵی دادگەری بەردەوام هەر پێشەنگە بێت. ئێمە خەڵکێکی فەقیر و هەژارمان هەیە، بەردەوام هاوکاریمان کردووە، مژدەیان پێ ئەدەین کە ئەوە هەر بەردەوامین چیمان پێکرابێت لەمەوە پێش ئینشاءڵڵا لەمەوە دوای خزمەتی باشتریانەکەین بەو خەڵکە هەژارەی کە پێشتر بە دەورمانەوە بوون. گومانیتیانە کە بەردەوامین لەسەر کارەکەمان و کاری باشترەکەین ئینشاءڵڵا تەعالا. ئێمە لە ناو پەرلەمان بین یا لە دەری پەرلەمان بین هەر کاری باشترەکەین. لای خۆیەوە کاندیدێکی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی شارەزۆری کۆمەڵ دەڵێ کۆمەڵ و کاندیدانی خاوەن هەڵوێستی خۆیانن لەو بڕیارە دراوە پاشگەز نابنەوە، چونکە ئەوەی کرا هیچ دەرفەتێکی بۆ چوونە نێو پەرلەمانێک کە بناغی بە سەختەکاری بێت نەهێشتەوە. لە هەڵبژاردنەکانی 20 تشرینی ئەم ساڵ هەر لە سەرەتاوە لە ساتەکانی یەکەمدا دەرکمان کرد و زانیمان کە لەو هەڵبژاردنە کێشەیەک ڕوویداوە. دیارە دوجار لە ئەنجامی متابعەیەکی ورد هەر لە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژی دوای هەڵبژاردنەکە تێگەیشتین کە ئەو هەڵبژاردنە نەخشەی بۆ کێشراوە و دیزاین کراوە. بۆیە ئەو دەنگ و کورسیانەی کە سەرجەملایەنەکان هێناویانە بە کۆمەڵیشەوە بە بڕوای ئێمە وەکو ئەڵێ بەرهەمی دەنگی دەنگدەران و نەتیجەی سندوقەکانی دەنگدان نەبووە کە دەنگدەران دەنگی خوانیان تێ هاویشتووە، بەڵکو بە دیزاینێکی پێشوەختە ڕێکخراوە بۆ ئەو لایەن و خەڵکانی کە خەڵکێک لە پشتیانەوە مەبەستیان پیان هەبووە. ئێمە لە بەرەوەی بەڕایوێش کراوە، بە دانیشتن کراوە، پێمان باشە و ئێمەش لەگەڵیانن. لە بەرەوەی ئەم پەرلەمانە بڕیاری بە دیزاینکران کراوە، بۆیە ئێمەش وامان پێ باشەکەوە بەشدار نەبینتیایە و بە پرس و ڕاکراوە و بە دانیشتن بووە، بڕیارەکە تەنها شخصی نەبووە. ئێمە وەکو مسلمانیش بەڕاستی نابێت هەموو جار هەر زوڵممان لێ بکرێت، هەموو جار حەق و مافەکانمان بخورێت، بۆیە بە مافی خۆمان ێزانینکەوە ئێمە بەشدار نەبین لە پەرلەمانێکاکەوە بە دیزاینکران کراوە. جا بۆیە ئێمە بە باشی ئەزانین و بڕیارەکەشمان بە چاک ئەزانین و ئومێدیشمانی ئینشاءڵڵا بەرهەمی ئەبێ بە پشتیوانی خۆی پەروەردگار. لە دوای دەرکەوتنی ئەنجامەبەرایەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمەڵی دادگەری هەرزوو ئەنجامی پرۆسەکەی ڕەت کردەوە و بایکۆتی پەرلەمانی کرد و ڕایگەیان ناچێتە ناو پەرلەمانی بە سەختەکاری بەرەم هاتووە. سوهێب محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.